سازی و پەروەردە و فێرکردن ژینگە پارێزی و پێکەوەشە. لەلایەکی ترەوە قەڵخانی ڕێز دەبەخشینە کۆمەڵێک ئەکادمیستی پلەبەرزەکانی دەڤەرەکەمان کە پلەی زانستیان بەرز کراوەتەوە بۆ پرۆفیسۆر لە بوارە جیاجیاکاندا. لە پای ئەو هەوڵ و ماندووبوونیان ئەمەش لە پێناو هاندانی زیاتری کادیرانی ئەکادمی دەڤەرەکەمانە کە پێیانەوە سەربەرزین. ئەمانە ئێستا سەرمای ئەم کۆمەڵگەیان توانە ئەکادیمەکانیان لە خزمەت پەروەردە و ڕۆشنبیرکردنی تاک بەتاکی ئەم دەڤەرە و کوردستان بەگشتیە. داوا لە ڕاگری پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر بەڕێز دکتۆر تاڵب محەممەد شەریف دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەیان. بەناوی خدای گەورە و میهرەبان، میوانانی خۆشەویست چ حکوومەی و حزبی لە هەر پێگە و مەقامێکدا بن، توێژەر و ئەکادیمیست و مامۆستانی قەدرگران، قوتابیانی ئازیز، گەنجانی خۆشەویست، ئەم کاتەی هەمولایەکتان باش و زۆر بەخێر بێن. سەرەتا بە ناوی ڕاگرایەتی پەیمانگەی تەکنیکی مێرگەسۆر و زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر زۆر بەگەرمی بەخێرهاتنتان دەکەم. هەست بە خۆشحاڵیەکی زۆر دەکەین کە لە چاڵاکیەکی ئەکادیمی دیکەدا لە خزمەتتان داین. چاڵاکیەک کە لە ڕوانگەی ئێمەوە خاوەنی تایبەتمەندی و جیاوازی تایبەت بەخۆیە، چونکە تیشک دەخاتە سەر میلاتێکی گەورەی مێژووی و چەند ڕەهەندێکی خاوەن شانازی و پڕ لە ئەزمموی شارستانی نەتەوەکەمان لە ناوچە و دەڤەرێکی دیاریکراوی کوردستان. بەڕێزان، هەروەکو لە بوونە و چاڵاکیەکانی پێشتری پەیمانگایەکەشماندا ئاماژەمان پێداوە کە ئێمە پێمان وایە بیرکردنەوە و ڕێگا و میتۆدی زانستی ئەو کاتە زیاتر نرخ و بەهایان دەردەکەوێ ئەگەڵ هەوڵ بدرێ هەلومەرجی هەنووکەی کۆمەڵگایەکانیان ڕاچاو بکرێت و تا لەم ڕێگایەوە یاسا و ڕێساکان دیاری بکرێن و ئاسۆی بینینی تاکەکان و ڕوونتر و مەودای وشیاری و هەکبەی زانست و معریفەی کوردستانیان فراوان و دەوڵەمەند بکرێت و دوجار لێرەشەوە هەڵی پێشکەوتنی بەردەوام بۆ کۆمەڵگا بڕەخسێنرێ. هەر لەم ڕوانگەیەوە ئێمە لەسەر ئاستی باڵا لە پەیمانگاکەمان بە پێویستمان زانین بەرنامە و بابەتی ئەم کۆربەندە زانستیە بۆ تیشک خستنە سەر ئەزمون و نەریتی مێژووی و کللتوری دەڤەرەکەمان بێت. ئەمڕۆ لە یەکەمین کۆربەندە بە ناونیشانی بارزان لە بەرخودانی خۆ نەچەماندن بۆ نیشتیمانسازی دەست پێ دەکەین و بەوردی باس لە پەروەردە و فێرکردن ژینگە پارێزی و پێکەوەژان دەکەین تا بتوانین ڕاستپاردەمان هەبێ بۆ ئایندەسازی. هێژایان، کاتێک ئاوەڕ لەم دەبەرە بچووک لە ڕووی ڕووبەر و دەوڵەمەند لە ڕووی فەرهەنگ و سامانی مێژوویە دەدەینەوە، بۆمان دەردەکەوێ وەکو کورد پێویستە هەڵوەستەیەکی جددی لەسەر مێژوو هەموو ڕەهەندەکانی ژیانی کللتوری و سیاسیمان بکەین. بە پێچەوانەی زۆرێک لەوانەیە کە بە دیدێکی ڕەشبینیەوە سەیری هەلومەرجی ڕابردوو ئێستامان دەکەن و لەم ڕوانگەیەوە ئەوەی کە نیشانەی باوەڕ بەخۆبوونە بۆ تاکی کوردیان نەهێشتۆتەوە. ئێمە بە کەمێک لێوردبوونەوە دەتوانین لە هەناوی دوورترین خاڵەکانی مێژوومان دراوشەوەترین ئەزمونەکان و نەریتێکی تایبەت و باس لە مێژوو گیانی بەرخودان و ملکەش نەکردن دەکەین. باس لە کللتوری مرۆڤ دۆستی و ڕۆحی باس لە نیشتیمان خۆشەویستی و ژینگە دۆستی دەکەین. باس لە هارمۆنی باوەڕی ئاینی و خزمەتکردنی ڕاستەقینەی مرۆڤ دەکەین. باس لە پەروەردەی مرۆڤ دۆستانە دەکەین. ئەمانە پێشکەوتو مۆدرنەکانی جیهان، ئەو وڵاتە پێشکەوتوانەی کە ئێستا پێیان وایە ئەو قیەم و بەهایەنەمان وەکو بەهای جگیری خۆیان پێدەناسن و پێیان وایە بکەین، غافل لەوەی کە ئێمە زۆر دەمێکە لە گۆشە و کەنارەکانی ئەم نیشتیمانەدا
دەتوانین بەهێزترین نمونونەکانیشی بە شێوەیەکی کردەیی بینینەوە بۆیە زێدەڕۆی نییە ئەگەر بپرسین لە مێژووی کام نەتەوەدا هەیە بۆ نیشاندانی باوەڕداری ڕاستەقینەی ئاینی و خزمەتکاری مرۆڤ بتوانێت نمونەیەکی جوانترمان لە شێخ عەبدولسەلامی بارزانی بۆ بخاتە بەردەست لە مێژووی کام نەتەوە دەتوانێت نمونەیەکی بەرزتر لە نەبەزین و کۆڵنەدانی ناوچەی بارزانمان بداتێ کە سەراڕای 46 جار ڕاگواستن تەنیا لە ماوەی سەدەیەکدا و جار بۆم بە بارانکردن و سووتان و لێدان بە چەکی قەدەغە کراو کەچی هێشتا کۆڵی نەداوە و نەچەمیوە ئەزمموی کام نەتەوە دەتوانێت لە ڕۆژگار نەریتیشی پارێزیەکی جوانتر لە ژینگە پارێزی بارزانمان بۆ بێنێتەوە لە مێژووی کام نەتەوەدا هاتووە بۆ پیشاندانی اتفاق و بەزەی و عەدالەتی کۆمەڵایەتی بتوانێت نمونەیەکی جوانترمان لە بۆ بەرجەستە بکات لە مێژوو ڕزگاری خوازی کام نەتەوەدا هەیە کە بتوانێت خەباتکار و شۆڕژگێڕێکی وەک جەنەڕالی چیاکان بارزەنی نەمرمان بۆەوەی نەبکات ڕابردوو دوور و نزیکی کام نەتەوە هەیە کە بتوانێت نمونەیەکی جوانتر لە نمونەی پێکەوە ژیانی ئاینی و کۆمەڵایەتی دەڤەری بارزانمان بۆ بنوێنێ ئەمانە و دەیان نمونەی تر بۆیە ئێمە لەم ڕێگەیەوە و بە هەڵدانەوەی ئەو لاپەڕەنە نەسراوانە و ئەو دیمەنەکەم بینرا و هەستپێکراوانە چ لە دەڤەری بارزان و چ لە دەڤەرەکانی دیکەی کوردستان دەتوانن ئاسۆی ڕوانین و ڕێگایەکانی دەرچوونمان لە هەر قەیران و بنبەستێکی مێژووی ڕووناکتر و جوانتر بکەین ئازیزان کاتێک سەیری هەموو ئەو نمونانەی سەرەوە دەکەین و دەشزانین کە ڕێگێکی پتەویان لە مێژوودایە ئەوەمان پێ دەڵێن کە مێژوو تەنیا بریتی نییە لە ڕابردوو بریتی نییە لە بەسەرچوون و پوکانەوە بەڵکو بریتیە لە ئێستا و داهاتووشمان ئەمەش پێویستی بەکاری زانستی و بشبەستن بە پسپۆرە جیاوازیەکانە تا هەر یەکێ و لە ڕوانگەی خۆیەوە بە تێگەیشتنێکی بابەتیانەترمان سەبارەت بە ڕابردووی خۆمان پێ بڵێ ئیتر لێرەوە ئومێد دەتوانین ئومێدمان بەوە هەبێ کە سبەینێمان زۆر گەشاوەتر بێ لە کۆتاییدا وێڕای بەخێرهێنانێن دووبارەی هەموو ئێوەی بەڕێزی خۆشەویست دەستخۆشی لەو ئایزانە دەکەم کە بە ماندوونە ناسی خۆیان ئەم کۆڕبەندەیان بە ئەنجام گەیان هەروەها سوپاسی بەشدارانی بەڕێزی ئەم کۆڕبەندە دەکەم هیوادارم بە گفتوگۆی ئەکادمی و زانستیانە بە ئەنجامی باش و بەسوود بگەین تا بتوانین باشتر مامەڵە لەگەڵ ڕابردووی خۆمان و شێوازی پەرەپێدانی ئێستامان بکەین زۆر سپاس دەکەم بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی بەناوی خۆی گەورە و میهرەبان پەیمانگای تەکنیکی مێردەسۆر بەڕێزان میوانانی عەزیز مامۆستایان و فەرمانبەران و قوتابیانی خۆشەویست ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ ئەنجامدانی کۆڕبەندێکی تایبەت بە ڕۆل و خەبات و بەرخۆدانی بارزان و سەرکردەکانمان و شێخەکانی بارزان و بە تایبەتریش لە بابەتی پەروەردە و فێر ژینگە پارێزی بەڕێزان ئەرکی زانکۆ تەنیا پێش معریفە و کۆمەڵایەتی بۆ باشتر ئەمڕۆ لەگەر ئەو بەڕێزانەی کە لەم پانێلە لە نامەوێت ئەوەی کە گرنگە دەمەوێت باسی بکەم ڕۆلی پەروەردە و فێرکردن بە تایبەتی یاخود ڕۆلی شێخەکانی بارزان و سەرکردەکان
لا اگر ودوات لە ڕێکەوتنامەی 11 ئازار تواندرا ئەم بابەتە بچەسپێندرێت کە بێ بە زمانی کوردی بخوێندرێت و دواتریش دامەزراندنی کۆڕی زانیاری کورد دوای ئەمیش هەر بەم بۆنەیەوە وەکو پەیمانگەکەی مێرگەسوود لە پلەیەکی زانستی بەرزن کە دەکرێتن بڵێن ئەمانە ڕۆلی ئەم دەبەرن لەسەر ئەم دەرەنجامە هەوڕۆن لەگەرمان خۆشحاڵین بە ئامادەبوونیان کە ئەم دەبەرە هەروە بەسەر بەرزی بەسەر فرازی بمێنێتەوە و هەروە بەو دەرەجەی بلند بەدەست بێنن. دووبارە هەموو لایەک بەخێر بێن. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. بۆ سەرۆکی زانکۆی پۆلیتێکنیکی هەولێر داوا لە سەرپەرشتیاری ئیدارەی سایبەخۆی سۆران بەڕێز هەڵگوش شێخ نەجیب دەکەیان بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەیان. بەناوی خوای گەورە و میهرەبان، میوانانی ئازیز، مامۆستایان و قوتابیانی خۆشەویست، ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین ئەوڕۆکەش لە بارزانی بەرخودان گرنگ وێڕای ئەو پەڕی دەستخۆشی و تەکنیکی مێرگەسۆر کە هەمیشە پێشەنگ بووە لە تاوتوێکردنی پرسە نیشتیمانی و نەتەوەییەکان. بەڵام من بە تێبینیەک لەسەر ناونیشانی ئەو کوڕبەندی ئەوڕۆکە دەست بە قسەکانم دەکەم کە باس لە بارزان لە بەرخودان و خۆنەچەماندن بۆ نیشتیمان سازی و پەروەردە فێرکردن ژینگە پارێزی پێکەوە ژیان. بەڕێزان، ئەگەر ئەوەی تازە دکتۆر ئیشارەتی پێدا، دکتۆر تاڵب و دکتۆرە دیز ئیشارەتیان پێدا، هەر لە شۆڕشەکانی بارزان لە شێخ عەبدولسەلامی بارزان تا دەگاتە شێخ ئەحمەد تا دەگاتە سەرکردایەتی شۆڕشی ئەیلول بە ڕابەرایەتی بارزانی نەمبر و تا شۆڕشی گوڵان بە سەرکردایەتی سەرۆک بارزانی تا پێش ڕاپەڕی ئەو چەمکانی کە ئێمە ئەمڕۆ کە لێرە باسی دەکەین لە هەموو ئەو شۆڕشانە زۆر بە جوانی و بە باشی ڕەنگیدا بووە و زۆر بە جوانیش جێگیر کرابوو. ئەوەی ئێمە کە پێویستە قسەی لەسەر بکەین و کاری لەسەر بکەین لە دوای ڕاپەڕی کە ئێمە چوونە قۆناغێکی دەوڵەتداری، بەڵگە بۆ ئەو قسانە کە شۆڕشەکانی کوردی و شۆڕشەکانی بارزان وێڕای بەرەنگاربوونەوەی دەوڵەتان و وێڕای شەڕی مانەوەیان
معنەوەی ملەتێک بەڵام هەموو ئەو چەمکانیان لە بەرچاو گرتبوو و زۆر بە جوانی و بەڕێکیش گرنگیان بە هەموو ئەو بابەتانە دەدا کە ئێمە ئێستا لە سەرتەرێکی ئەکادیمی لە بارزان گفتوگۆی لەسەر دەکەین. سەرۆک بارزانی دوای ڕاپەڕین کە هێشتان بە پۆشاک و بەرجی پێشمەرگایەتی و چەک لە شام بوو کە بانگەوازی هەڵبژاردنێکی دیموکراسی لەم وڵاتە دەکرد لە کاتێکدا کە وڵات و نیشتیمان لەو پەڕی بێسەروبەریدا بوو. ئەوە ئەو پەیامە دەگەینێت کە شۆڕشەکانی ئێمە جیاواز لەگەڵ شۆڕشانی وڵاتان و نەتەوەکانی دیکە بەر لەوەی ئێمە دەوڵەتداری بکەین، بەر لەوەی ئێمە ببینە خاوەنی کیانی خۆمان، هەموو ئەو چەمکانمان لە بەرچاو گرتووە و گرنگیەکی تایبەتیشی پێدراوە. ئەگەر باسی دادپەروەری بکەین، ئەو دادپەروەریانەی کە لە ماوەی شۆڕشەکان لە کوردستان بە تایبەتی لە بارزان کە کراون، ئەو دادپەروەرانەی ئەو کاتی لە لیژنەکانی شۆڕش و دادگاکانی شۆڕشە بووە، نمونەیان نەبوو لە جیهاندا و ئێمە ئێستا کە دەوڵەتداری دەکەین دەبێ ئێمە سوود لە دادپەروەری ئەو کاتە وەربگرین. بۆیە ناونیشانەکە هەردوو چەمکی شۆڕش جێڕی کە ئەو کاتە کراوە ئەوانەی لە بەرچاو گرتووە و ئەوەی ئێستاش کە ئەو قۆناغی ئێمە تێداینا هەمان ئەو بابەتەی خۆنە چەماندن و بەرخودان ئێستا ئەرچی ئێمەیە و بە هەمان شێوە کە ئەو کاتەی کە بەرخودان و خۆنە چەماندن هەبوو ئەو چەمکانەی زانست و پەروەردە و فێرکردن و ژینگە و پێکەوە ژیان بە هەمان شێوە ئەو کاتی شەبووە. بەڵام ئەگەر قسە لەسەرەوەی بکەین، خۆ گونجاندن لەگەڵ سەردەمی ئێستا بۆ ئەوەی بتوانین ئەو پرسانە بە شێوەیەکی دیکە و بە شێوەیەکی ئەکادیمی کاری لەسەر بکرێن لەگەڵ سەردەم بگونجێتن، ئەو دەتوانین قسە لەسەر بکرێت و باسی بکرێتن. بەڵام ئەگەر قسە لەسەرەوەی بکرێتن کە پێشتری ئێمە تەنەها شۆڕشێک بووینە، شۆڕشێکی چەکداری بووینە، شەڕمان کردووە، ئێستا بووینە بە دەوڵەتداری، من لەوانەیە لەوە تێبیریم هەبێتن دڵم نەخێر. ئەو پرینسیپانە هەمووی لە ناو شۆڕشەکانی کوردی ڕەجی داکتا بوو و هەش بوو و دادپەروەری و پەروەردە لە ناو ئەشکەوتەکان قوتابخانەکان بەڕێوە چووینە. کاتێک لە شۆڕشی ئەیلول شەڕی گەورەترین وڵات دەکرا، بەڵام دادپەروەری یان بابەتی عەدالەت یان بابەتی جێبەجێکردنی یاسا ئەو کاتی لەسەر هەموو کەسێک جێبەجێ دەکرا، مەحماکانە ئەو کەسە چپلەیەکی سەربازی یا شۆڕژێڕی هەبووە. ئەو دەبێت پەیامێک بێتن بۆ ئێمە ئێستا کە لەو قۆناغەداینە جێبەجێکردنی یاسا دادپەروەری دەبێ بکەینە چەمکی ئیدارەدانی خۆمان و بەڕێوەبردننی وڵات. ئەوەی کە حەز دەکەم بەڕێزان لەو پەنێلیستەش قسە و باسی لەسەر بکەن، بابەتی هێرشەکانی دوژمنانی خۆمانە کە کار لەسەر ئەو چەمکانە دەکەن، دەیانەوێ لەسەر جیلی نوێ لەسەر نەوەی نوێ کاڵ بکەنەوە، بە تایبەتی پرسەنەتەوەییەکان. ئەوەی کە دوژمن نەیتوانی بە ئەنفال و بە تۆباران و بە چیمەباران بەسەرماندا بێت و کار بۆ نەمانمان بکاتن، ئێستا کار لەسەرەوە دەکاتن کە هەستی نەتەوایەتی لە نەوەی ئێستامان و لە جیلی ئێستامان کاڵ بکاتەوە. بۆیە دەبێ بە شێوەیەکی زۆر ئەکادیمی و زانستیانە و نەتەوەییانە بربەستی ئەو هێرشانەی دوژمن بدەینەوە و گەنجان و لاوانی خۆمان بە هزری نیشتیمانی و نەتەوەیی بەو هزر و نیشتیمانی و نەتەوەییانەی کە لە شۆڕشەکانی ڕابردوو لەو دەبەرە سەری هەڵداوە و هەتا ئەو دەرخێش کە ئێمە قسان دەکەین سەرکردایەتی دەکرێتن، ئێمە هەوڵ بدەین ئەوانە تۆختر بکەینەوە و هەوڵ بدرێتن کە نهێڵێن پلانی دوژمنان سەر بگرێتن بۆ ئەوەی کاریگەریەکی دەرێنیان لەسەر گەنج و لاوانی ئێمە هەبێتن. بۆیە ئەرچی ئێمەیە لە سنتەر ئەکادیمیەکان و ئەرچی ئێمەیە لە قوتابخانەکان لە سەرەتای بنەڕەتەوە، لە بنەڕەتەکانەوە، لە ئامادەییەوە، لە قۆناغەکانی زانکۆ پەیمانگاوە هەوڵ بدرێتن زۆر بە جوانی ئەو هێرشانەی دوژمن لەمڕۆوە بۆ گەنجانمان شی بکرێتەوە بۆ ئەوەی هەمومان بتوانین وەک یەکتی بەرەنگاری ئەو هێرشانم ببینەوە.
من زۆر جارم باس لەوە دەکەم لە وڵاتانی دەرەوە من لەوانەیە یەکێکم لەوانەیە کە نمونەی لە وڵاتانی دەرەوە ژیابین 100 ساڵیش لە وڵاتانە بژی گەورەترین پێگەی ئەکادیمی و زانستی و سیاسیشت هەبیتن بەڵام کە خاوەنی وڵاتی خۆتنی لەو وڵاتانە هەر بە چاوێکی بیانی تەماشە دەکرێت چجا لە نەک دەرەوەی ڕۆژهەڵات لە وڵاتەکانی ئەوروپا بەڵکو لە چوارچێوەی وڵاتی خۆشمان و لە دەوروبەری خۆشمان نمونەی ئیدارە و دەوڵەتداری هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ دەوڵاتانی دراوسێمان بە شاهێدی دۆست و دژمنان ئێمە سەرکەوتوو بووینە و ئێمە توانیویتمان ئەو چەمکانێک کە ئێستا لەوە پەنە لە باسی دەکرێتن هەر لە بیدایەت و سەرەتا شۆڕشەوە تا ئەوستەش کاری زیدی لەسەر بکرێتەوە بە گرنگیەوە باسی لەوە بکرێتن من جارش کە دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەو کۆڕبەندە دەکەم و هیوادارم سوود بە دەرەجە یەک سوودی بۆ گەنج و لاوان و قوتابیانی خۆمان هەبێتن و بتوانین گواستنەوەی ئەو چەمکانە لە شۆڕشەوە بە هەمویانەوە هەم بە لایەنی سەربازیەوە و هەم بە لایەنی پەروەردەوە فێرکردن و ژینگە پارێزی و خۆ پێکەوە ژیانیشەوە لە خۆناغەکانی شۆڕشەوە کە ئێستا لە خۆناغی دەوڵەتدارینە ڕاگواستنەوەیان بە شێوەیەک بیتن کە بە پێچەوانەوە ئێمە سوود لەوان وەربگرین جارێکی کە لە کۆتایی دەستخۆشی لە پەیمانگای تەکنیکی سۆران و ڕێکخرانی ئەو کۆڕبەندە دەکەین هیواداری بە ڕاستپاردە و پێشنیاری باش دەرەنجامی باشی لێ دەربچین و سوودیشی هەبێتن بە هەم بۆ ئەم دەڤەرە و هەم بۆ گەنجان و لاوانیشمان زۆر زۆر سوپاستان دەکردین بە سەرکەوتنتان بە لەخواست زۆر سپاس بۆ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە ناوی ڕاگراتی پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر سپاسی کەناڵی کوردستان تیڤی و کوردستان 24 دەکەین کە بە شێوەیەکی لایڤ ڕاستەوخۆ بەخشەکە دەگواستنەوە ئامادەبوانی خۆشەویست ئەم ڤیدیۆ دۆکومنتاریە ئێستا دێتە سەر شاشە ڕنگدانەوەی ناونیشانی کۆڕبەندەکەمانە لە شۆڕش و بەرخودان لە دەڤەرەکەمان و سەرجەم لایەنەکان وەکو پەروەردە و فێرکردن ژینگە پارێزی و پێکەوە ژیان پیشانمانەدات جێگەی شانازی و سەربەرزیە کە ئێمە ڕۆژی وا ببینین لە کوردستان و ئێمە توانین بە ئێوەی خۆشەویست سەربەرز بین و بە هەموو جیهان بڵێین کە ئەمەیە کورد ئەگەر دەرفەتی هەبی و مەجالی هەبی کورد زۆر حەز لە خوێندن دەکات حەز لە زانکۆ دەکات حەز لە ئاوەدانکردنەوە دەکات ئەگەر چی کورد واناساوە بە ملەتێکی شەڕ کرد بەڵام هەمیشە ملەتی کورد بەرگیری کردووە هیچ کاتێک هێرشی نەبردووە بۆ داگیرکردنی خاکی کەسێکی تر یا بە تاڵانبردنی سەروەت و سامانی خەڵکی تر
ئێمە ملەتێکی شارخواز نین بەڵام ملەتێکین ئێمە سەر بۆ هیچ زۆردارێک شۆڕ ناکەین. دکتۆر ئەبوبەکر دێوانە نووسەر و ڕۆژنامەنووس و مامۆستا لە زانکۆی سۆران خاوەنی چەندین توێژینەوەی زانستیە داوا لە بەڕێزیان دەکەن بفەرمێ بۆ سەرسێر بۆ بەڕێوەبردنی پانێڵەکە بە ناونیشانی بارزان لە بەرخودان و خۆنەچەماندن بۆ نیشتیمانسازی و پەروەردە و فێرکردن ژینگە پارێزی و پێکەوەشیە. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان مامۆستایانی زانکۆ و میوانانی قەدرگران خۆشحاڵین ئەوڕۆ لە خزمەت جەنابتان دەبین بۆ بەڕێوەبردنی پانێڵێکی زانستی گرنگ سەبارەت بە بابەتێکی مێژوویی لە ڕابردوو و هەنووکەی لە ئێستا ئەویش بابەتی شۆڕەشەکانی بارزان کە بریتە لە بەرخودان خۆنەچەماندن ژینگە پارێزی پەروەردە. بەڕێزان وتەیەکی عەرەبی هەیە ئەڵێ من لم يكن له تاريخ ماض مشرق لن يكون له مستقبل واعد. هەر کەسێک لە ڕابردوو مێژوویەکی دەوڵەمەندی نەبیت لە داهاتوویەکی گەشی نابێت. شۆڕەشەکانی بارزان شێخەکانی ئێمە لە بارزان شۆڕەشیان کرد خەباتیان کرد قوربانیاندا و ڕووبارێ خوین لە پێناوی کوردستان و لە پێناوی کوردستانێکی سەربەخوا لە پێناو وڵاتێکی سەربەخوا شۆڕەشەکە ئەنجام درا. هەرچی ئێمەیە وەکو مامۆسایان وەکو قوتابیان وەکو توێژەران ئەم شۆڕەشە و ئەم خەباتە و ئەم بەرخودانە و ئەم خۆنە چەماندنەی کە ئێستا پیرانێکی زۆر هەیە لەوەی کە لەسەر کوردستان جارێکی دی کوردستان مەجبور بکەن بەوەی کە بەشێک باڕێن بەرەو خۆ چەماندن بچن بەڵام پێیان دەڕێن شۆڕەشی ئێمە پەروەردەی ئێمە لە ڕابردوو ئێمەیان فێرە ئەوە کردین کە نەخێت بۆ خۆ چەماندن بەڕێ بۆ بەرخودانی بەڕێ بۆ شۆڕەش بەڕێ بۆ کوردستانێکی ئازاد. ئەوڕۆ لە خزمەت کۆمەڵێک توێژەری بەتوانا دەبین بۆ ئەوەی بابەتەکەمان دەوڵەمەند بکەن هیوادارین کە جەنابیشتان هەم گوێگرێکی باش بن و هەمیش تێبینی خۆتان بنووسن لۆ ئەوەی دواتر پانێڵەکەمان دەوڵەمەند بکەین. سەرەتا ناوی توێژەرەکان دەخوێنینەوە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا مەلا سەعید مەلاوەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان و پانێڕز با بەڕێزیان بفەرمێن بە چەپەیەک پێشوازیان لێ بکەن.
چیرۆکناس و مامۆستای زانکۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فەرسەد مەرعی با بەڕێزیان بفەرمێت بە چەپڕەیەکی گەرم پیشوازی لێ بکەن. مامۆستا و نووسەری بەتوانە مامۆستا ڕێکار مزۆری نووسەری بەتوانە بە هەمان شێوە بە چەپڕەیەکی گەرم بە پێشوازی لێ بکەن. بەڕێزان پانێڵەکەمان لە ناونیشانی شەورەژێری و بەرخودانی شێخانی بارزان دەست پێ دەکات کە لەلایەن بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فەرسەد مەرعی پێشکەش دەکرێت. هیوادارم پابەند بین بە کات کە 15 خولەکە فەرموو کاک دکتۆر. بسم الله الرحمن الرحیم. دەستپێکێ سوپاسیا پەیمانگەها تەکنیکی کەمیا مێرگە سوورێکەوە دەرفەتە دایمەن صلابت خودی سەرۆن بەرزان هەرێکی مەقامی خۆی هەی هەمی خۆدان مەقامن و جێ تەقدیرێنە. ملەتی ما gelek نەخۆشی دیتین ملەتی ما ملەتێکی کەڤنە خۆدانێ بلا سۆپارتۆیە ژوا ملەتی دەوروبەر کێمتر نینە و جێ خۆش خڕا کەڤنترە ئەڤە دروک دیارتیات ئەڤە حەقەتەکە و ملەتی مەژیک تعدایل کەسێ نەکریە هەم یۆختا عالەمێ تعدایل لێکری و ملەتێکی خۆدان حلمە و خۆدان قەدر تەقدیرە. الڤێرێ ئەز زێبابەری ئاماژەکەم کوردا گەلە بەرخۆدانیا کری و گەلک نەخۆشی دیتین گەلە بنەماڵەت کوردا ئەم ناچینە مێژوەکەڤن مێژوان نی یعنی دیرۆکان نی gelek بنەماڵەت کوردایەت ڕابووینەڤە بەس ئەو بنەماڵ کیفاحە کردین بەرخۆدانە کردین نێزاڵە کردی وەختێکیدا نەمایە. بۆ نمونە ماڵە بەدرخان پاشای ماڵە شێخت نەهەرێ gelek مازن بوون کوردستان نابودەنگ بوون حتا ساڵە شۆڕەشە 1970 شۆڕەشەوە یەکەمی شۆڕەش بۆ کورتکردی شێخ عەبەدەڵای نەریب نابودەنگە و پەیوەندیت وە شێخت بارزان gelek هەموو کۆم بوون جیرانەت ئەیکرد و نزیکێکن نەمان. شيخ محمود حفيدي شورا شيخ كير نما اف مالا بارزان اف نزيك صاد 5 ساله يا شورا شركت با خدا نتكت از بحث كم جماعه بحث الشيخ عبد السلام كيريه دوي از بحث كم شيخ عبد السلام يكي خود تركا عثمانيه سال 1974 يا كيري وقتي برخدان كيري وتهمه بو تشت كيرن شيخ بارزان يبيشت الشيخ عبد الرحمن كو عبد السلام يكيه سال 1974 امير خدي كيري وكل شيخ محمد جهادي بابي وشيخ بارزان شيخ محمد جبنا بودنگ بو اكم حساب كان شورش دست بيب كان سال 1974 و وگا 2024 اف سال 5 سال اف بنا مال شورش كات اف بنا مال بسجاره كتي اف نقل سير ربته اف بنا مال التشبيه كان بنا مال ال سعود بنا مال ال سعود السعودي بنا مال قبل بودنگ العبد العزيز ال سعود اف نزيك 5 سال اوج حكمت كان بسجاره كتيم عينها كاس براورت كان قال مال بارزان عندنا نقاط مشتركة هالجلك كوا أو بنمال اشتي بنمال بارزان سجى كتي سجى ربوي فيجاش بويفا بصادق 5 سال بس فكرة وفكرة كسلفي بو في قبل بيجي النبي وهابيتي يا مال بارزان أبى صادق 5 سال شو رشيد كات سجى كتي يزفري فجارة قدي جاش بويفا بنمال وحيدة مجوانية بار بنا في تاريخ هذا كردستان حمية وجا قد يجاش كريفا أو مبتة أما جاب كري بريز بحث الشيخ عبد السلام دويت كم فكرة تصوفية طريقة نقشبندية بينما يتوا برانسيبت ولا طريقة نقشبندية أو مولانا خالد بومش هندي إناي طريقة نقشبند طريقة سنية مازن طريقية وطريقة روشنبيلية طريقة قادري أن بجنة درويش طريقة صوفي أن بجنة ربرتوا صوف فرق صوفي إيش درويشة وأغلب أفيد كرديني رابينا ربط طريقة نقشبندي أن قادري بتر نقشبندية وبنا مالا بارزان اف اخويات شكري اف فدراسيونيات شكري اما في قبل بيجين وحفت عشيرة بارزان جرت ها في سركتن وبرخدام قوات كات شيء بنا مايك اساسا كمتيني هي كان بيجين ستراكشن كاب قواتي هي ورابوفا مجا داس بك من الشيخ اوليكا او بابي روايه عبد السلام ايكي ويخبر خدان كري وازعاجه ويقالات كان الدوله العثماني وقت براميسله وقال لك تهمه بو تشيت كرن تهمه بو تشيت كرن ديجي ربنا ده تيجي اويد فيها عداله ويكسانيه النف التي بلاف كات هند دربقه
أصحابي نوفا بيجم يعني دا من تشريف كسب كين بلا خوش بنذكر بس إني تويا باقش بو إن أوشياء بنا مالا قيادة حركة كردي ورجرد الصالة 1708 حتى فيجا في 2024 أما بالضبط صادق تنجي كيف شو الصالة بالضبط قيادة كات وبسر كيفن ظروف شد بن جاقد كيفن جاقد انتبه چنگی بنمایوی اساسوی یه متینوی اساسه که بنمایی که مکمه ربط کرد نابینا دینی و نابینا ملتینیه نابینا اسلام نقشبندیه و نابینا قومیت الناسيوناليزم النتوا كردي دا وقت من كيما دا ابشن دست بكم الشيخ عبد السلام دوي عبد السلام دوي شيخ عبد السلام يدوي ابي تركوا اعدام كي سال 1914 تشي بيجي ايكامين او بو ايكامين وثيقه درت كبت وثيقه دوكي قال جافا كولار خلت توقيتاوي يا درست 1912 كو اوي ايكامين وثيقه كيري و اوي تو ماركت سبتني قال موازنه دهوكي اكشوانا الشيخ نور محمد او جبريفكيا وحاجي رشيد بقي برواري والشيخ بهادين النقشبندي افا توقيعي مكم كل سر بس قلتي ازلي توقيعي كم سر ده اسم التهم وبالفعل سرويجي هاتا توان بارن كرن وهاتا سيدردان اعدام كرن سر دست واليه كي كرد يشبال كرد قلت سليمان نظيف باشا سليمان خلق ديار بكره ديكويجي ازديا او بسبب هكا شد بابا بالعالي عافيه ويدا بايا بس جهد اخيه هي بود وزاده سال 1914 هات اعدام كرن ووي قال بار خدان كرن وقال شورش كرن اوي شورش جش كرن بو برات خود بيشتي بيتن ودي الشيخ احمد بيشتي بي ودي زعيم كردا بيشتي بيت مال مصطفى بارزاني رحمت بن اوي ريك فكر بوانا او بري مازم بو اوي وكير حتى ولا هاتي او خويناوي جش كر قلت عبد السلام قلت نصيب فاشي قلت من اعدام نكيا بدا سبيكا حرب عالميه ايكيا جهانيه ايكيا الشم قلت هزار اوي دي حاضر كم حشترت هاري كاريب كم بس انسانه که چپال بو تورانی بو یعنی ابو کرده ها جنسی کرده بس اوج اشتی چه بو اشتی تاج زراوی بو اشتی اندك دي بو اوی خو فروتين اشتی اوی ترکابو مع الاسف وركرن حتى الشيخ عبد السلام وقلب خدان كرن والشوي خربتر ايكي كرد اخباري سردا وتسليم كر جداخي ايكي كرد يعني قالك الدين ساكي الفيري وقت تشونك زعيم مسيحيه اثوري مارشمعوني ولي تركا شونك جولمركي قلت كاشر عبد السلام قلت شوات بيني يا سيد الوالي اجي وصف بينم دروجي نكر شنجي شيخ عبد السلام قال هاري كرير بويا مسيحيه قبيلات مسلمان جهاد كان هند عشرة كردا ديجي شيخ عبد السلامي ديجي مسيحيه إن حتى مستشرق موزن اسكتلندي ويجرام وقال لك ابن ابو دنجه كتابه قائد بجن مهد البشريه كردستان لانكا بشريتيه قلت شيخ عبد السلام شيخ النصارى أبا فخر أبو كردا وقت أفنى بكت يسر مسيحية تسليم نكر إيكي بصرمان كرد تسليم كر جهد أخية هنجي ظنين كي أصنابينا بيجم حاجينا نمستالي ورفنا بي بيجد تسليمي تركا كي ديار بكر وإنا مسلم وانا بيجن بس بتيروانيني زنابت بيتواني شورشكاني بارزان لجاتي ناو سقراتي كردستاني بوينا بونمونا هاوكاري الشيخ محمود حفيد هاوكاري أرمنكان بلد بله من قلت الشيخ النصارى قلت يعني مارشميني هاري كارياوي كر شنجي اوي طنقافيه ده هاري كارياوا كربو نترك استعداء المسيحيه بكت وفي قبل جيبه جند بيديال لانك مهل بارزان او نمونه كمازنه او جند او ايدل اف جند نابدنجن ومن السر نرسي سرفيت يعني حقتك كنت تسامح نمابو يعني صحكي ده فرق جدانكم بس جذرت مدى بدر خان باشاي مسيحي قالك ايشان دين في قبل روشلات ناس قالت طبعا بدر خان باشاي چنگی مسیح هد نکشتن او اشکال گو بس شخص عبد السلام جاره کدی او میزان تعدیل کرده توازن خسته طبیعی بشتوی دی شیخ احمد بارزانی شیخ احمد بارزانی برای که بچیک با سال 1996 بوی طبیعی عبد السلام 14 دیگری شیخ داوی سال 1920 دست بکر و اوی نتفی البارزان اكنجي بكن وعلا اوي كبكن اوي دست شورا شكر كنت شي بيجي شورا شويه موصن صال 1930 32 قال لك ابن فدنجا وكمين جار عراق انجليزي سلاح كيميائي بدست بنا الشورا شا بارزان يا اينا يا ايكي وسلاح كيميائي قال جاد بيجن امريكا يا استعمال في فيتنام بس انجليزي صانت وامجي صانن وصال 1930 يبقارينا سيوي يبقارينا دجي دبر بارزان هشتا سلاح كيميائي كسي نظاني سلاح جرتم بالعالمي بسر كرتا إنا خاري
او شورشا الويركي قدرات زعيم كردان مال مصطفى الوير ديار بون زيرك يا الوير ديار بو شمال كاميرينا طبيعي دفر بارزان از بسپورم مجوا اسلامي بشتي ويكي مسيحيت بشتي فتكفن بشتي ارض الجبابره يعني جهميرا اجازه بشتي منطقه شروانيه بينا في شروانيه بو قلت ارض الجبابره قلت افا انسانات زياق بون شام افا يعني مير بون افميرا يعني منطقه ميران منطقه عاصيه وبرفي قاش من ما جاب كيدي كو شورشه مازنه تشيبول الفريق شورشه جعفر الكردي وديجي خلافه عباسي واختي خلافه عباسي قويترين دولات بالسروجي عردي جعفر الكردي خلقي جندي بيه منطقه الشروان دفر بارزان وديجي دولتها عباسي الربيع وديجي معتصمي وحتى هذه شهيد كرن ابا حمي اون دليل كان كاف منطقه جهميرايا وجبر خضانيا لو شورش الفير هرجاشه وحقتك امشي اوينا كان كسبيناش كنين بس ماني مو هو ما جاكر اسف دقه تاريخ بيجم هريك تاريخ بيجم وحقته بيجم تشوا في هاجش كريا شيخ احمد بارزاني وقت شورش دي صلاسيو دي شورشاوي بجهداتي كو هاري كاريا انجليزي ونفي بوش تركي وتركي تسليمي عراقي هري بشتي بي دستك شورش بارزانا دوي قياده زعيم كردا جنرال بارزاني صالح 1943 وحتى شويه هاري كاريا جمهوريه مهابات كري يا كردي وتبر نشار بوين هر سه دولت دجي روسيان ترك وعراق وايران ونشار بوي خو تسليمي جهه روسيا والاتحاد السوفيتي بري عمليه اسطوري يعني كم تاريخ شد بحث كات چنگی کرد که زعیمه که دی دنیای که بود دنیا هجینن بس کرد به خدانن کس بحثی کردانا کت يعني او تشتبي كري فيت بقى بالباس فيلم السينمائي فيلم هوليوود هبنا تشكيرن سروي هندا كان تشت كيم تريد كرين جلك موزن كري بس كرد جي بخدانيه بوشي كرد بنا دوله تشكيرن سياسي نوينا وحطب شن سينمات كردا ان ابيتوانا وفيلم كي تشكن سرچونا بارزاني كاچوا شوير شوي مثلث هبد دولة آسيا شوي وحطت جهة اتحاد السوفيتي كاريكا چند هزار كيلومتر تو قياس كي مشان نقصي كنت حسب قياس كي مسافته كم ترش 600 كيلومتر بس كاتو سحكي الركاوي وابد شوي التجارة وتنهالرا وقال دشمن ربنا بس تشتت ايراني كردا دجي ربنا با وبارزاني بيرن عن علاج كلبكن قال 500 صلوات تني وابد هذه بريكاوي هزارابون هزارابون بتاتينا بريكاوي 500 صلوات تني قالبون بس او نخببون او النخبه يجيك شورشا إلو نجاشكر صلاة شستو إيكي حتى حفتو بينجي هر أو نقبابون أو في پرورده كرين يا سرنسي پرورده و بخدان أو تأثير سربو و أو شيا شورشا كيت و إيكمين پیمانه ورگرد پیمانه یازده آذار اتفاق یازده آذار و إيكمين جار دولتك اعتراف كاتب حق كردا و عرب و كل شريك بيولاتي دا أوج اتفاقية أبو آذار و بارزان توقع كري الجال حكمة عراق صلاة 1970 أبا شد يهيند أبغى فيك في بنماي ماي فدرالية وفي تشتي حمية سري هاتي أبغى كيرن سر برشتي أما جاي قال بيكر جوان إنا سر في تشتينا وأم بنماي الدولة في أمش بير نكين مجبري فيك في أزدب شيء أما جاي كان في قال لك جرينجا فيك في شرمات كيرن في دولتها أصني وبيلاي وصاروخة وبدبابة فيك في شرمات كيرن بشركة يناعم أم بجني شركة نابكر نافيتشر ناعم فرق شيء بين نبينا ودا أزدب مخسر بركة شر وقت سنة تاتينا ما شر سنة عدلة سنة حسنا أن شيعة وقت تعامل جالمولد كان بن أفكي جالمولد كان باطني هوت كان شرطات كان هدي تشبنبت محكمة فدرالية جد محكمة فدرالية محكمة وياسايا وبنمايا ودادجاه جاب عدالة كان هذه شركة بنمايا هرمي هي شركة هدي لواس كان حتى شبنبت ها بسفر التجارة كدي هكي عرب قلتي شمال العراق كردستان سابقا أفكر لك أنا خوش لك موزنا وقت توابجي أفصل في صلاة كنت نزلت كم سيقول لك معه ولا السيد يتقوم أنا مدرست قلت أصدق لك كاكزل بلا في قبيتنا ما دي أسر برسام بشرط أخذ من مباشرة أخذ ما حقيقة تقول مقولتي أف جل خطر ترى أفش هذه جل خطر ترى أفش صدامي جل خطر تربو صدامي جل كاريسة بسرعة إينان بس دشمنه كي صربو يعني كاريسة بارزانية ويا خيلية ويا حلب ويا شغلة مصدر أنفال چش أنفال مصدرنية چه تاريخ ده لكن من أنفالش هولوكوستا جي مصدر باشي كلا جي خدان أبدين الشيانن هولوكوستا خود سر عالم خالد جسبان هم أف هولوكوستا جيش ديوابو طبعا جي قلم بالا غاي كري يعني عالمي جي 6 مليون من حرب عالمية چلو جي قلت 6 مليون هتنا كشتن باجي هم معنا جي نمان جي الحرب العالمية 6 مليون بالعالم خرج وقلت هولوكوست 6 مليون كشتن يعني معناه كاس نوية بس يوم
او انفاله ان كسي بحس نكر شتي اعتبار كر جينوسايد يعني تو ملتك بمبركي هم اوش اشتبيه على الاقل كرد جي غير الواني قالك هبون جي الامريكا بترش الواني هبون هتلريك كشتن بس الامريكا يتمان يتنف عربا يتمان جي نا كردا هبون بس صدمت فيها كردا بمبركه كسي نهل يعني بنتشن سراء اوكي قومي يعني انك من امام وصل الجنوسايد ايش هو الكوستاوي في نوبكدي سربايا نوبكدي سربايا باش هداخيه في نوبي قراني اين اخره هيك قران نهض بخاره في قفدا قران ايتك تخاره عند صورتك تخاره شو صوره البروج تخاره وقت الصواب بين صابت شلو دي ذو النواس الحميري مسيحي كشتين شاش حفت زار مسيحي كشتن وقران هتخاره يطلع الى يوم القيامه وبحث يجي يذكر سوره البروج ها اصحاب الاخدود وهذا بانفال شي بجد وقت تاف كرده بن اخكرن صحراء هي طاري شبا طاري ودياب كولي قالك ضابط حتى يجي دين بن ضابط يتبعسي هبون حتى يجي الشد بن وقت عمليتي بشر بن قلت ابشر شكي وحشيانيه بس ابي بكر ومن قتل مظلوما فقد جعل لوليه سلطانا فلا يسرف في القتل ابي بكر وكرد قافي جشبن وكرد تركبن وفي قافي محكمه فدرالي وش المتيت حمي حسده وقت هبلير بين قالك جوانا سليماني جوانا هو قالك جوانا عرضت وانا وقت بغداد هولير جنبو وقت ميسر باجر دو جنبو ناس فكر دو كما وقت مشينا ميسر حتى كم مشينا فرانكفورت بس في قافي وقت مت بينن جيما قالك لا قالك جاشا بو خوشتينا جافيت في تجربه نهلن دبش نهلن نشنا ما بشري مجتمع دولي قبيل لكن هاري كار قبيل لكن دبشيت دب قانونيات وبدادجهات جداخيه حاكمه مشي النفضه تصريح كنادم بيجن بابو أفا تجي قانون أفا زيكا سياسية نقص يكا عدالتية نقص يكا ياسايا قانونية كودي في أو كرداش بنبل جاكا تسرنا دوماي كي دكتور بكر مجالي بتتم دقيقة كو أفبر خدنا الشيخ بارزان كريم أفا هافي قافي كعرب بجد أتت أكلها أفا أو فقيه هندخل في قافي الفريق أمي بحث كردستان كان أفا علمي كردستان تشو علمة عراقي نابني أمي راستا زبن دولتك اتحادية فدرالي ها بس أفا دولتك ديفاكتو يعني أمر واقع أو دي شيبت بس كرد ولكنكم قوم تستعجلون كرد هربنا دولة بس ما تفيد افضل سر آگرکی هدی چه بت اخت تو چای که چه کی حکی آگرکی هدی نبت او چاقش نبت ام ده هر چه بین ده چنگی قوت کردای دموغرافی و قوت وای اعلامی و مظلومیت وانا مجبور بت مجتمع دولي جو خدت وواد فيت ونفيت بس دي قال بيلانا تشكن شو شيخ بارزان هر سكت من اماجه بيكرين او بيلان بيش كيرن ان شاء الله بت بيشتي واتن وقيادت كان دي بيلان اخرى بيش كان وام دي جيم سعادات وخوشي ودبنا دولتك ومتعدد الكسنة كان أمجدينا صاحدة ودي عالمي ما أبا الأمم المتحدة أمجدي بالنبت وزور سباس زور سپاس کاگکتور فرسد طبعا کاگکتور فرسد دیروکناس و مامۆسای زانکۆیە بە پرۆفیسۆر لە زانکۆکانی کوردستان و وڵاتانی دەرەوە و خاوەنی زیاتر لە 25 کتێب و 50 توێژینەوەی زانستیە لە گۆڤارە زانستیەکانی ناوە و دەرەوەی وڵات هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ دەخوازین بەڕێزان پرسیارەکان دواتر کە پانێزەکان تەوابوون وەردەگرن ئێستاش بەڕێز دکتۆر عەبدوڵڵا مەلا سەعید مەلاوێسی دکتۆرا لە فقهی بەراورد بەغداد 2015 سەرۆکی یەکێتی زانایانی ئەینی ئیسلامی کوردستان و مامۆستا لە ئیسلامیەکان خاوەنی زیاتر لە 15 توێژینەوە و کتێبی جیاوازە دەست بە بابەتی خۆی دەکات بە ناونیشانی پێکەوەژیانی ئاینی و ژینگە پارێزی لە دەڤەری بارزان فەرموو کاگکتۆر. بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ زانکۆی پۆلە تەکنیکی هەولێر پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ڕەساندنی ئەم دەرفەتە بە حەقیقەت بابەتەکە بابەتێکی بەرفراوانە بەڵام بلۆەوەی پابەت بین بە کاتەکە بابەتەکەی دابەشەکەین و بە خێرایی دەچینە ناو مۆزوعەکە پێکەوە ژیان دیدی ئیسلام بەرامبەر بە پێکەوە ژیان دیدێکی قوڵە چونکە ئیسلام پێی وایە پێکەوە ژیان واتە ژیان چونکە پێچەوانەی پێکەوە ژیان چییە؟ شەڕە، کوشتنە، کاولکاریە، ناتەباییە، ناتفاقیە بۆیە کە پێکەوە ژیان هەر نابژێری دەی پێچەوانەکەی هەڵبژێری بۆیە ئیسلام بۆ ئەوەی کۆمەلگا بە تەبایی بە برایەتی بە ژیانێکی ئاسوودە بژی تاکید لە پێکەوە ژیانەکاتەوە
دیدی ئیسلام پێی وایە پێکەوە ژیان ئەرکێکی ئاینیە چکە خودی دین تاکیدی لێکاتەوە ئەرکێکی مرۆییە چونکە مرۆڤەکان پێکەوە ئەژین ئەرکێکی نیشتیمانیە چونکە لەسەر خاکێک ئەو پێکەوە ژیانە پەیڕەوە کرێت شێخەکانی بارزان بۆ پەڕی ڕێز و تەقدیر و حورمەتەوە ئەتوانم بڵێن باگراوندێکی ئاینیان هەبووە هەروەکو دکتۆریش ئاماژەی پێدا زیاتر باگراوندێکی تەسەوفی نەقشبەندی بووە بۆیە هەوڵیان داوە بە شێوەیەکی عەمەلی ئەم پێکەوە ژیانە بەرجەستە بکەن جەنابی سەرۆک بارزانی لە کردنەوەی مینۆمێتی بارزان تأکیدی لەوەی کردو کە سێ بنەمای سەرەکی هەنا کە شێخەکانی بارزان لەسەریان پەیڕەو کردیە لەسەریان ڕۆیشتینە ئەویشیان بریتێ لە خواپەرستی نیشتیمان دۆستی مرۆڤ دۆستی هەر سێکیشیان بنەمای سەرەکی ئاینی پیرۆزی ئیسلامن ئینسان ناگاتە قیمەی ئەوەی بەرامبەر قبول بکە هەتا خۆی خۆی نەناسیت ئینسان ناگاتە قیمەی ئەوەی وڵاتی خۆی خزمەت بکە هەتا خۆی خۆی نەناسیت ئینسان ناگاتە قیمەی ئەوەی ڕێز لە مرۆڤێک بگری هەتا خۆی خۆی نەناسی کەوا بوو ئەو خواناسی کە شێخەکانی بارزان هەیەیان بووە بە درێژایی مێژوو ڕنگدانەوەی پێکەوە ژیان و ژینگە دۆستی بووە کە بە شێوەیەکی عەمەلی پەیڕەویان کردیە ئەمە لێرە تەرکیزەکەینە سەر پێکەوە ژیان لەگەڵ غەیرە موسڵمانەکان بەڵام وەکو نمونەیەکە گە پێکەوە ژیان لەگە موسڵمانانیش تەماشا بکەین کۆبوونەوەی ئەو حەفت عەشیرەتە پێکەوە و پێکهێنانی دەڤەری بارزان یان عەشیرەتی گەورەی بارزان یان ناوچەی بارزان گەورەترین بەڵگەیە لەسەر ئەوەی کەوە شێخانی بارزان جگە لە پێکەوە ژیانی ئاینی جیاواز پێکەوە ژیانی نێوان تاکەکانی یەک ئاینیش پەیڕەویان کردیە ئەمە ئێستا لە خزمەتی ئەوەی ئاز و خۆشەویستدا سێ کەسایەتی بارزان وەرەگرین بە چەند نمونەیەکی خێرا لۆ ئەوەی لۆمان ڕۆم بیت و کە بتشێ و پێکەوە ژیانە پەیڕەو کردیان شێخ عەبدولسەلام خوا عەفوی کات لە تەقریرێکی ئیان سمیس کە لە بۆ وەزارەت خارجیەی بەریتانی نووسیە لە 16/5/1940 تاکید دەکاتەوە کە شێخ عەبدولسەلامی بارزانی لەبەر هەڵسوکەوتی جوانی لەگەڵ مەسیحیەکان جێگای ڕێز و تەقدیرە لای مەسیحیەکان یعنی ئەوە گەورەترین شاهیدیە کە وەزارەت خارجی بریتانی ئەو وەکو بەڵگەنامەیەکیان دیکومنتێکی مێژوو ئەو بەڵگەنامەیان لا پارێزراوە لە کەنجی لە 16/5/1940 نائبی قونسوڵی بەریتانی لە تورکیا کە لە دیاربەکر دانیشتیە بە جەولەیەک هاتە دیاربەکر راستوخو دلي إن الشيخ عبد السلام البارزاني بحق هو من أحسن شيوخ المنطقة عادل مع رعيته وحامل للنصارى دلي الشيخ عبد السلام البارزاني داد پرورترين كسا لو شيخاني دفركا وداد پرورة لقل خلشي خوي ظلم لخلشي خوي ناكا وهروها مسيحية كانش دا باريزيت ئەوە گەورەترین شاهیدی ئەوەی بێگانە شاهیدیت لۆ بدا لێرەشەوە هەردووکشیان بێگانن جەنابی سەرۆک بارزانی لە کتێبەکەی خۆی بارزانی بزوتنەوەی ڕزگارەخوازی کورد لاپەڕە 24 دەڵێ کەسێک بە ناوی ئەندریاچی ئەرمەنی ساڵی 1920 نامەیەک لە بۆ شێخ ئەحمەدی بارزان هەنێڕێت داوای لێ ئەکا کە عائیلەی وی کەتیتە بەدەستی تورکان چونکە کۆتایی دەسەڵاتی عوسمانیەکان بووە تورکەکان خەریکن عائیلەکەی بێسەر و شوێن بکەن ئەزیەت بدەن ناڕحەت بکەن بۆیە داوا ئەکا لە جەنابی شێخ ئەحمەد دەڵێ هەوڵ بدا ئەو عائیلەم لە بۆ ڕزگار بکەی خانەوادەکەم ڕزگار بکرێ جەنابی شێخ ئەحمەد لەشکرێک پێکدینی بە سەرکردایەتی کەسێک بە ناوی وەلید بەک جەنابی بارزانی کە ئەو کات گەنجێک بووە عسکرێک ئەبی لەو لەشکرە ئەندامێکی ئەو لەشکرێ ئەبی دەڵێ دەڕۆن مەپرەزەیە دەرەچن لە منطقەی بادینان دەگەنە ئەو لەشکرەی تورکان لەشکری عوسمانیەکان پاشماوەی لەشکری عوسمانیەکان ئەو عائیلەیان لەبەر شەڕیان لێ ڕوئەدا عائیلەکان لەبەردەستی دەردێنن چاردە شەهیدی ئەدەن و دواتریش عائیلە ئەرمەنیەکەی لەسەر حدودی سووریا بەرەو منطقەی سووریا بەڕێ ئەکەن
يعني ئەوەش بەڵگەیەکی تر کە شێخ ئەحمەدی بارزانی ئامادە بۆ قوربانی بدا بەس لە پێناوی ئەوەی عائیلەیەکی ئەرمەن لە ژێر زوڵم و ستەم ڕزگار بکات. مردوخای زاکێن کتێبەکی هەیە بە ناوی یەهود و کوردستان و ڕوئەسائهم القەبەلیون. دکتۆر فەرزەد شتێکی لەسەر کتێبەی نووسیە لەسەر تەواضع و خۆ بە کەمزانینی شێخ ئەحمەدی بارزانی ئەو کابرایە وەسفێکی زۆر جوانی شێخ ئەحمەد ئەکات. دەڵێ هەموو ڕئیس عەشیرەتەکان لە قەسرەکان ئەژین، دەڵێ بەڵام خانووی شێخ ئەحمەد لە ناو خەڵکەکەی خۆی بوو.